هێزی پێشمەرگە دەیەوێت لە نێوان ناحیەکانی جەلەولا و سەعدیە سەنگەر لێ بدات، بەڵام چەکدارەکانی حەشدی شەعبی دژی ئەو کارەی پێشمەرگەن و چەند ڕۆژێک لەمەوبەری شەڕ لە نێوان ئەو دوو هێزەدا ڕوویدا. لە ئێستادا پێشمەرگە کارکردنی لە لێدانی خەندەقدا ڕاگرتووە، بەڵام حەشدی شەعبی کە بارەگایەکی لە ناوچەکەدا هەیە بە وردی چاودێری جوموجۆڵەکانی پێشمەرگە دەکات. ئێمە ئەوە یەکەم نوقتەی بارەگای حەز شەعبیە کە لە مابینی ئێمە و هێزەکانی حەز شەعبیە ئێمە بەردەرما ئەوە بوو خەندەقێک هەڵکەنین، ئەو خەندەقە بۆ ئەمنێت و پاراستنی سنووری هێزەکانی خۆمان کە حەفارەکان ئیشان کرد. هێزەکانی حەز شەعبی چەکدارەکانی حەز شەعبی دای لە حەفارەکانی نێوان ناحیەکانی جەلەولا و سەعدیە تەنها 2 کیلۆمەترە کە لەو 2 کیلۆمەترەدا پێشمەرگە و سوپای عێراق و حەشدی شەعبی بارەگایان داناوە و چاودێری یەکتری دەکەن. ئێمە لە بینی جەلەولا و سەعدیین، مەقەرمان لەوەیە، گەرەکمان سەنگەر لێ بدەین خەندەقەکە. ئەوان کەوت نەخۆیان و سەری خۆیانیان ئاگادارەوە کرد، دەستیان کردە تاقەکردن بە دۆشکەوشت. ئێمەش ڕوبەڕوویان بووینەوە و تر دوای ئەوە ئەوان کۆتاییان پێ هاورد کاک مەحموود سەنگاوی هاتەیرە، کۆتاییان پێ هاورد و ئەوان شک بۆ بینیتر ئێمەش گەڕاینەوە. ئێستا جارجار متابعەمانەکەن، مەسان ئێمە جوڵمان چییە و سەیرمانەکەن و دایمە متابعەی پێشمەرگەکانەکەن. پێشمەرگە ژمارەیەکی زۆر بازگە و ڕەبیەی لە نێوان ناحیەکانی جەلەولا و سەعدیە داناوە و سوورە لەسەر هەڵکەندنی خەندەق، هەرچەندە لە ئێستادا بە شێوەیەکی کاتی لێدانی خەندەقی ڕاگرتووە. ئێرە ناوچەی مەرجانەی نێوان ناحیەی جەلەولا و سەعدیەیە کە هێزەکانی پێشمەرگە دەیانوێت بۆ توند و تۆڵکردنی سەنگەرەکانیان خەندەق لێ بدەن، بەڵام حکوومەتی عێراقیش لە ترسی ئەوەی کە هێزی پێشمەرگە بیەوێت سنووری کوردستان دیاری بکات ڕێگە نادات و لە ڕێگەی هێزەوە ئەوێت بەر بەم کارەی هێزی پێشمەرگە بگرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.